وەختتان وەخێر ئاخێزیان ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو شەو ئێمە دیبێتێکی تایبەتمان ئەبێت بۆ ئاخێزە کوردان و بۆ یارانە ئاخێزە سەرزەمینە کوردەوار، بۆ خاترەوەی یەک ئارشیف بکرێ لە ناو مێژووە و بمێنێتەوە سەروبەندە ئەم ئیلتیهابات و سەروبەندە ئەم ڕاکەڕاکە و دەرگیری عەواتف و نیشاندانە عەواتف کەزاویە، ئێمە بتوانین لە زاویەیەکی تر و لە گۆشنگاهێکی ترەوە بنوارڕینە داستانە ئینقلابە ژنانەیە، ژن، ژیان، ئازادی و هۆمۆسێکشواڵیتی. ئەمەی کە بە تەنهایی بۆ مردم قابل دەرک نییە کە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی وارد فازە سێوەم ئەوێت و دەموچاوی خۆی ئەگۆڕێت، دەلیلی ئەم تەداوم و دەمداخستن و بە جۆرێک هاودڵی کردن و تەسلیمە تەساویر بوونە زۆربەی خەڵک ئەتوانێت چی بێت؟ دیارە دەوڵەتە ئێرانی گەرەکی خۆی ئەبەدی بکاتەوە، بەڵام لە کنار ئەمە تۆ مەوجێک ئەوێنیت لە بەرەیەکی جیهانی کە لە بەشوێنە ئەم لادانە دەمامەکە لە دەموچاوە دەوڵەتە ئێرانیا یارمەتی دەرن، هەر لە کاخە ئەلیزەی ئاغای مەکەرۆنۆ تا کاخە سەفیرە یاڵەتە متحدەیە ئەمریکا، هەر لە سلێبریتیگەرە جۆرا و جۆرە نەحلەگەلە مختلفە فێمینیستیوە تا کەسانێک کە پەدیدار ئەون و دەرەکەفن. ئەمەی کە ئەم هاودڵیە لەکوێ تێت و ئەمەی کە چه ئەتفاقی قرارە بکەوێت پێویستی بە چیرۆک و داستان هەست، بەڵام سەرەتا بۆ خاتری ئەوەی کە دوچار جەزم ئەندیشی و دوگمەتیزم نەبین، بۆ خاتری ئەوەی کە تەعابیرە غەڵەت نەکرێت، بۆ خاتری ئەوەی کە وا تعبیر نەکرێتەوە کە ئێمە وەختێ لە ئاخێزیان قسە ئەکەین باس لە موجوداتە فرازەمینی ئەکەین، باس لە سەرەوەی ئینسان ئەکەین، ئینسانێک کە تووشە هەڵە ناوێت، تووشە نسیان ناوێت، ئینسانێک کە وەسوەسە ناوێت، ئینسانێک بە هەر تعبیرێکەوە عورفی بێ، شەرعی بێ، دینی بێت، ئەخلاقی بێت خەتا ناکە یا گوناح ناکە. نەخێر، ئێمە معتەقدین کە ئینسانەکان تەمام ئەم وەسوەسە گەلەوا لە وجودیانە و لە ڕێگەیە ئەم جادوگەریە جەدیدی شەبەناوە علمە ڕەوانکاوی و ڕەوانشناسیش باس لە سوویە تاریکەکان و سێبەرەکانە دەروونە ئینسان ئەکەن، من جملە ئاغای یۆنگێک کە باوەڕی ئەوەسەکەم ئینسانە دەبێ بە وەحدەت بکا لەگەڵ خۆیان و ڕەسمیەت ببەخشێت بە وجود تەمامە ئەم کەم و کوڕیانە و ئەم مەسائلە لە وجود خۆیان و لەگەڵیانە کنار بێت، نەک ئەوەی کە ئیگنۆریان کات، بیان شارێت و سەرکوبیان کات و یەک لە دوا یەک ماسک لە دەم و چاوە خۆی بدات. بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین من محاولە ئەکەم لە چەندین مثال دەست پێ بکەم. تایتڵ دیبێتەکە ئەمەسە: مردن ژینا، ژیانەوەی مەحسا، غوسڵ و تەعمیدە ڕۆڵەکان ئادەم. تەبیعەتەن لەگرا لە چونکێکی ئیلاهیاتیە بیسریاگە، بینریاگە، پراکتیس پێکریاگ استفادە کریاگە و کەڵکی لێوەرگیریاگە کە ئاشناس بە گوێی ئێوە و چۆنیەتیە هەڵس و کەوتێک کە دنیای ئەمڕۆیکا. کەواتە لەگرا بۆ ئاخێزیان جواب ئەدرێتەوە کە یەک، سەوای ئەوەی کە ئێمە ئەو تەحلیلەی ترمان هەست، دەلیلە هاودڵیەک کە ئەتوانێت پەسەند و خۆشایندە خەڵکی بێت بە ناوە مەجموعەیەک جەهانیە نێئۆلیبرالیە نظام سوڵتە لەگەڵە ئەم جەریانە چییە و لە هەمان کاتە چۆنیەتی هەڵبژاردنە سوژەکان بە تایبەتی کەسگەرێکە لە ماوە چە بە ناوە دەستپێکە جەریان و چ بە ناوە بەردەوامکەرە جەریان بە ناوە شوهەدا و خوێنە تازە کە ئەکرێتە ناوە ئەم ئینقلابە ژنانە. بۆ خاتری ئەوە من لە نەقدە فەلسەفەیە هێگلە مارکس دەست پێ یەکەم. بەرامبەر بە کۆمونیزم، بەرامبەر بە مارکسیزم و بەرامبەر بە خودە مارکس
بخوێندنەوەیەکی فرەسەتحی و تێنەگەیشتوانە قسە فرەکریاگە لە سەرزەمینە ئێمە بالأخرە مهمیە وەسەکە عمومە مردمە ئێمە لە چوارچێوەیە ئەم جەریان گەلەش گەلێکیان بیستگە من بارها ئەوەم دیگە کە کەسانێک کە لە کۆمەلگای ئێمە خۆیان پێناسە ئەکەن بە ضد الدین یا ضد ئیسلام یا ئەتەیست کە تۆ نمونەگە لە ئەمانە لە وەرژنە فارسیەکەیە لە ئەمسالە بەحرام و مشیری ئەوینی تو تا شجاع الدین الشەفا و لە وەرژنە کوردیە قەومی ئیتنیکەکەیە لە ئەمسالە مەریوانە هەڵەبجەیی تا شاگردانە ورد و دەرسە ئەمانە لە عەلیە دەشتیەوە تا مەریوانە هەڵەبجەیی کە گەلێکی ڕەوتە ئەو بڕوات و تەکمیل کەرەمەی ئەوان مەلاگەلە بەشدارە لە ئێڤنت ئەوانە ئایا ئەمانە دروست خەریکن ڕەفتارەکەن وەختێک کە نەقڵە قەوڵ ئەکرێ لە مارکس کە دین ئەفیونی تودەکانە یعنی دین ئەفیون و تریاکە بە قەوڵە ئەوانەیە خەڵکە هەرێمە کوردستان مێگەلە دێ ئەم تعبیرە غەڵەتێکە چون مارکس وا قسە ناکە و من ئەینە قسەکانە مارکس خوێنمەوە گەرچە تەرجمەکە فارسیە بەڵام من ئەی خوێنمەوە تحت اللەفزی یا هەروە هەڵی ئەگەڕێنمە و تەوزیحی لەسەردەم کۆتا کە مێتۆدە مارکس لەگەڵ نەقد دینە بە تایبەتی نەقد دینێک لە ئەڵمانە کریاگە چۆنە و چه بەحسێکەکە سەبارەت بەمە مارکس ئێژێ بنیان نەقد غەیرە مەذهبی ئین است مارکس ئێژێ کۆڵەکە و ستونە نەقدکردنەوەیە دین ئەمەسە شتە پێدێژی کامەسە کە ئینسان مەذهب را میسازد نە مەذهب ئینسان را کەواتە تۆ گەرەکتە نەقد دین کەی تۆ ئێشێ یەک چت بزانی یەک پێشفەرزە هەبێت کە ئەمە ئینسانە مەذهب دروست دەکا دین دروست دەکا ئەمە دین نییە کە ئینسان دروست دەکا چون ئەگەر تۆ فەرزەکەت غەڵەت کرد ئەو جار تۆ کارە دەوێت و شی کارە دەوێت و حملەکردنە سەرە ئیسلام پێت وایە ئیسلام وجودێکی مستەقلە و ئیسلام هات کە ئینسان گەلەکانی وا دروست کردەگە لە کاتێکە ئەمە ئینسانەکانن وا ئیسلامیان دروست کردەگە تۆ گەرەکتە نەقدە دین بکەیت و ئیشە وا نەقدی بکەیتەوە ئیسە تەوزیحەدا ئەمە بە چه کەڵکێک دێت جاو جار تۆ وەختێ وات کرد حملە ناکەیتە ئایات و قورئانی حملە ناکەیتە پێغەمبەرە ئیسلام حملە ناکەیتە ژیان و سیرە و تاریخ و ئەمانیانە چون کارە غەڵەتێکە چون نەقدەکەت بە هیچ کوێ ناگات چون ئوسوولەن نایگوڕێت و ناڕاتە بەرەوە تۆ غەڵەت دەسەر بۆ بەردەگە ئێژێ مەذهب خودآگاهی مذهب خودآگاهی و خیش را ارج گذاردن انسانی است که یا هنوز خود را در نیافته و یا وجود خیش را بازگم کرده است یه مذهب آگاه بون و حرمت نیان انسانی که بخویه که یا خوی لخوی تینگی که یا خوی دیسانه و ون کرده یعنی ئەو تەلاشەی کە ئینسان کردگێسی بۆ دانانە مەذهبێ یا دینێ ویستوێتی بە خۆی گەورەی بدات احترامێ لە خۆی بگرێت بەڵام یا لە خۆی تێنەگەیگە یا دیسانەوە خۆی گوم کردگە کەواتە لەگرام تەلاشە ئینسانە ون بوو لە خۆس خۆ تێنەگەیگە کە دین دروست ئەکا بەڵام اما انسان موجودی انتزاعی نیست واتە انسان موجودێکی خیاڵی یا انتزاعی نییە چونکێکی خیاڵی و انتزاعی نییە انسان موجودێکی حەقیقیە لەشێکی حەقیقی هەست قاچی وا لەسەر زەمینە سفت و هەناسە ئەکێشێ وجودی هەست کە بیرون ئەز ئین جەهان خەیمە زەدە باشد کە لە دەرەوەی ئەم دنیا دەواری هەڵدا بێت انسان جهان انسان دولت و جامعه است کەواتە ئینسان و دنیای ئینسان دەوڵەت و کۆمەڵگا کەواتە ئینسان خارج لە زەمان و مەکان نییە
إنسان موجودێکی انتزاعی خیاڵی نییە. ئینسان وا لە ناوە دنیایەکە و دنیای ئینسان کوێز، دنیای ئینسان کۆمەڵگا و دەوڵەتە. این دولت و جامعه‌اند که مذهب این آگاهی وارونه از جهان را می سازند. اما دولت و کۆمەڵگاست که مذهب ام آگاهی ام تێگەیشتنە سەرەوقمە بۆ ئینسان دروستەکەن، یعنی ام ئیدئۆلۆژیە. چرا که خود جهانی وارونه اند، بۆ خاتری ئەوەی کە کۆمەڵگا و دەوڵەت خۆیان دنیایەکی سەرەوقمە. مذهب نظریه عمومی این جهان، مذهب نظریه گشتی ام دنیا، دانشنامه مختصر آن و منطق آن به شکل عام پسندش مایه منزلت معنوی آن. کواتا مذهب لگرا حمله پیناکا خو توجه کن. واتا مذهب نظریه عمومی ام دنیا، دانشنامه کتکراو ام دنیا، منطق او بشکل عوام حسبیکرو مایه منزلت معنوی آن، مایه و حوین برزبونوی معنویاتی او، شوق آن، شوق او، جواز اخلاقی آن و مجوز اخلاقی اوسان، مکمل پر ابهت آن، سرچشمه عمومی تسلی و توجیه گر آن است. کواتا ام گشت صفات خاصی بو دین هەڵدا. ئەمە کێ بووە؟ مە و ئاغای مارکسەوە خەڵک گەرەیانە دەسی بوون بێژن کابرا ئەتەئیستە یا ضد دینە یا ضد ئیسلامە، لە مارکس فەقت تێرنەوە. ئەڵێن مارکس وتی دین تریاکە مێگەلە. بنابراین مبارزه علیه مذهب به طور غیر مستقیم مبارزه علیه جهانی است که مذهب رنگ و بوی معنوی آن است. کواتا شورش برامبر به مذهب ناراست و خو شورش برامبر به جهانی که مذهب رنگ و بونی معنوی اوه. رنج مذهبی، رنج و آزار مذهبی و دینی، هم بیان رنج واقعی و هم اعتراض علیه رنج واقعی است. واتا مذهب رنج مذهبی هم بیان یعنی ادا کردن یا و درخستن رنج واقعی انسان و هم هستانەوە بەرامبەر ئەم ڕەنج واقعی ئینسانەسە. ویستە تۆ بینی کە مارکس چ نەقشێک ئەدات و کارکردێک ئەدا بە دین لە ناو جامعە و لە ناو دەوڵەتە، لە ناو جیهان ئینسانە. مەذهب ئاه مەخلوق ستەم دیدە، مەذهب ئاه خەڵک ستەم لێ کریاگ، قلب جهان بدون قلب، دل دنیای بی دل، درست همانند روحی برای شرایط بیروحی و جان است. دقیقاً واسه روحک بو شرایطک که روح جان نیه. مذهب افیون مردم است، مذهب تریاک مردم. کەواتە لەگرا مارکس وتی ئەم دنیا وا سەراپا ڕەنجە. مذهب ارتقائیەدا، مذهب مجوز ئەخلاقی پێدا، شور شەوق ئەم جیهانەسە. مذهب و ڕەنجە مذهبی اعتراضە، خود ڕەنج واقعی ئینسان و اعتراضە بەرامبەر بە ڕەنج واقعی ئینسانە. مذهب ئاه خەڵک ستم لێ کریاگە. واتە تۆ ئینسانێکە دەیتە ژێر ئەشکەنجەلەی ئەدەی، جمگە جیانی ئەو ڕێگەر
هاوارێکیش نەکات و بەر بە هاواری بگری ئەتەقێت و زوو لە دەسا کەفێت ئەشێ مەجال هاوار کێشانی پێ بدەی لەزا ئینسانێکە خەریکە ئەهاڕێت و تەسلیم ئەم چارەنووسە خۆیە بووگە ئەگەر هاوارێکیش نەکات دڵیە تەقێ لەزا مەزهەب ئەو مەجالە هاواریە پێدا قەلب جیهانە بی قەلب است دڵە دنیای بێ دڵە کامە دنیا بێ دڵە دنیای ژێرە دەسە کۆمەلگا و دنیای ژێرە دەسە دەوڵەت دنیای ناوە کۆمەلگا و دنیای ناوە دەوڵەت دنیای ئێستایی دنیای بێ دڵە و مەزهەب و دین دڵی پێدا و لەگەڵ هەڵەگڕێتەوەژێ بەشە ئاخرا دوایە مشتە وەسفە کردی مەزهەب ئەفیونە تووداز کەواتە مەزهەب ئەم ئینسان گەلەکۆ لە شەرایەت واقعیە خۆیان سەروقن لە دنیا تێگەیگن چون دنیاکەیان سەروقنەواتە دەوڵەت و کۆمەڵگایان هیچێکیان دەست ناکەوێت لا ئەوەی کە مخەدر لە خۆیان بن لا ئەوەی کە لەم ئازارە لەم ستونە تا ئەو ستون ئەلفەرەج لە دەستی دەرچن و مەزهەب بکارە ئەکا لەقفە مەزهەب باتڵکردنەوەی دین بە ئەنڤاونە سەعادەتە خیاڵیە مەردم وەکو سەعادەت و خۆشبەختی خەڵک خۆشبەختی خیاڵی خەڵک ئەو مەلەکوتە ئەعلا ئەو بەهەشتە بەرینە خیاڵیە کە هەسی ئەگەر تۆ بێ ئەمە لەغڤ بکەی خواستارە سەعادەتە واقعی ئانان است تۆ ئەگەر گەرەکتە سەعادەتە خیاڵی خەڵک لە ئاسمانگەکان و لەغڤ بکەی ئەشێ سەعادەتە واقعیە ئەم دنیایان بۆ بێری طلب دست برداشتن از توهم درباره شرایط موجود داواکردن لە دەست هەڵگرتن لە وەهمە شرایط ئێستایی همانا طلب دست برداشتن از شرایطی است که نیاز به توهم دارد بۆ ئەوەی کە لەم شرایطە کە وەهمالوودە دەست هەڵکێشیت ئەشێ داوا بکەی لە شرایطی کە وەهمیگەرەکە دەست هەڵگرێت تۆ گەرەکتە کابرا مەزهەبی نەبێت لەژێر ئەم گشتە هاڕیانە بێدەسەڵاتیە تەعەداکردنە تەجاوزکردنە گەمار و دریانە دەست هەڵگرێ لەو بەهەشتەی وا لەم دنیا بە هیچێ نەگەیگە و بەهەشتێکی خیاڵی و پڕنەحۆری و غیلمان و جۆی شەرا و جۆی هەنگوینی واتیە گەرەکتە دەستی لێ هەڵگرێت ئێشێ ئەو شرایطە وا ئەم وەهمێ بۆ خۆش ئەکات ئەو شرایطە وەهم ئالوودە لاوەی یعنی لە هاڕیاگی دەری بێریت لە بێناوی و گومنامی دەری بێریت لە بێوجودی و بێدەسەڵاتی دەری بێریت یعنی وجود پەیاکە خۆ دەرخە تەمامیەت دەسەڵات خۆی تەڵەبکە تا ئەم ئینسانە دەست لەو وەهمە بگریت بەڵام تۆ لە ئەدەبیاتە عیرفانیە و لە ئەدەبیاتە هندی یەهودیە وا هەژارە موکریانیش کردی بە موکریانی چی ئەوت ئەڵێن بەهەشتە و حۆری چاو کەژاو مەیە و هەنگوینە و شەرابێکی ئاڵ من باوکم چی بێکە لێرە هەندێ مەی و یاریکی تەڕی چوار دەساڵ گویند کەسان بەهشت باهور خوش است من میگویم که آب انگور خوش است این نقد را بگیر و دست از آن نسیه بردار آواز دهل شنیدن از دور خوش است ام داستان خوشباشی و بخو و هەڵی دەرۆ و مەی بخۆ و مەی جێڕوو ئەمن دەڵێم لە دنیا تا دەمێنم لەبەر کەس ئەستەمە سەرداو نەبێنم کەچی ئێستا لە داوی بسکی تۆدا گرفتارم گوڵم و ناپسین لە دەستی ڕۆژگار بایدا سەری من سەری شوشەی شەراب وا چاکە بادم ساقیاوا وەرگەڕێ ڕوو لە لاوی من کە مەچۆ بۆ سەرپەڕێ مشتری وەک من لە مەیخاونە کە من زۆربەیان شادن بە کەیفن بێخەمن
ئەمە چییە؟ ئەمە خۆمەسخکردنە لە بەرامبەر وەهمێکا کە وای تێیە کە شەرایطی وەهم بۆ تۆ دروستەکە و تۆیشی شەرایطە وەهم لەبین بووی ئەگەر گەرەکتە وەهم لەبین بووی کەواتە تۆیشی شەرایطە وەهم لەبین بووی. پس نقد مذهب نطفه نقد جهان اشکباری است که مذهب حاله مقدسان است. کەواتە نقد مذهب نقد دنیای فرمێسک هاوەرێکە کە مذهب حڵقەی مقدسی ئەوەسە. مذهب قداست ئەدا بەم ڕەنجە، قداست ئەدا بەم سەختیەی کێشی، بەتایبەتی لە جود و کریستیانەتیە، لە یەهودیەت و مەسیحیەتە، بەتایبەتی لە مەسیحیەتە. زەجر بکێشە، زەجر بکێشە. خوا وای گەرەکووکە، خوا کەژان ئەوێنێ بەوریان وەسەرەخا. نقد گلهای موهوم زینت بخش زنجیر را از آن رو پرپر نکرده است. کەواتە نقد ئەگەر ئێمە بزانین کە ئێمەی ئینسان کۆت و زنجیر کریاگین و ئەم کۆت و زنجیرە کە لە ملمان کریاگە بە گوڵگەلێکی زەریف زەریف بەناو مەذهب و بەناو شرایط موجود و جامعە و خەیرە گشتی و ئەمانە تەزئین کردەگەوە ئێمە زنجیرەکە ناوێنین، گوڵەکان ئەوێنین و بەڵام لە کۆتاین. ئەڵێ نەغد کە دێ ئەم گوڵانە پەرپەر ئەکا نەبۆ خاتری ئەوەسە تۆ زنجیرەکە ببینیت، ڕوت و قوت بمێنیتەوە خۆت و زنجیرەکە گوڵەکانی بەقەوە نەمێنێ. وەکو خەڵتێژێ و تۆ بۆ نەغدە دین ئەحزاب ئەەکەی ئەی چیمان هەست؟ یعنی ئیسە تۆ کۆمەڵە و دموکرات و پەکەکە و پارتی و یەکێتی و ئەمانە ئەەکەیتە ناوە زێراب، من خەریکم بێدەسەڵاتی ڕوت خوەم هاڕیاگیە خوەم تەنیاییە خوەم بێکەسیە خوەم بێپەناهیە خوەم ئەوێنم و بۆ ئەم پێکەی وایژێ. بەڵام لە کاتێکەوە نییە تا ئینسان زنجیر عریان و غەمەفزای را بەرگەردەن نەهەد بەلکە ئەز ئەن رووست. بۆ خاتری ئەوە نییە ئەم گوڵانە لاوەین تا تۆ ئەم زەنجیرە بە ڕوت و قوتی بوێنیت و لە ملتات بوێت، بەلکە ئەز ئەن رووست کە ئەو زەنجیر را بگسەنەد. نەغد بۆیە ئەکرێت تۆ ئەم زەنجیرە بدڕی، کۆتەکە بدڕیت و گڵهای واقعی بچینەت تا گوڵ واقعی بتوانێت بچێنێت یا بیکەنێت. نقد مذهب توهم را از انسان میزداید. نقد مذهب وهم لإنسان أسينيتها. كواتب مثالك من هاوردم إما استتيجين تو قرقت نقد مذهب كيتو إشي نقد دولة وجامعة كيتو نبروي نقد جعفر التيار كيتو عمر بن خطاب كيتو ناوي كسر كيتنا وجيانا بيغمبر إسلام ووكو كاراني بكي كأمثال مليوان حلب جي كاو أمثال ملا حلوكان وسلفية كان حزيبية كان ويكتري تكميلة كان چون هرت كان دنياوي وحمالود دنياوي برل رنج أهيلنوا باسية بيكتري شرايط موجود وإستي تيلنو ولذا تدسي بو أو جهاني كان جهان وهمي بو تو دروس كرقا وتو سر وقيمي تيجي ناويت پس استتو بو دركفي بو هم مليوان حلب جي أمينيتو هم أمثال سلفية كانوا سلفية كانوا ملا حلو كانوا ملا لطيفة كانوا ملا مزهرة چنبازة كانش أمينينو بو أمثال ماكوان حلب جيو أبو محمد السني أمينينو چلحاني أكن تكي اكتريا هيجيان نغد ناكن وأوان النغد نين ودرو أكن ودروزنن وبازي أكن لهيش نوي إيما لناو رنجكان مانا
بۆ خاتریەوەی لەمانە تێبگەین من بە دوو سێ داستان دەست پێ یەکەم. ساڵ 1364 مەهدیە فەخیمزادە فیلمێکی بازی کرد بە ناوە تەشریفات. لەو فیلمە مەهدیە فەخیمزادە دوو نەقشی بازی کرد. نەقشێ بە ناوە حەسەن مترب، نەقشێک بە ناوە ڕۆحانیەکی شیعەیە ئینقلابی لە دەوران پارەدایم شیفتە 57 بە ناو وەحدەت. حەسەن مترب دزوو مترب بوو، لەم خوێڕی و سەرسەریانەی ناوە خیابان بوو کە گزارش ئەکریا. طبعاً لەلای خەڵکیا سووک بوو، لەلای خانەوادەی خەزورانە سووک بوو، ژن و مناڵەکەی دائیمەن سەرکز بوون، دائیمەن قەرزار بوو، بە دووکان و بە ئەملا و ئەولا و دزیە کرد. شەوێکیانە چوو بۆ دزی، لە دزیە ماڵێک لە تەنیشتیا بوو، ڕۆحانیەکی شیعە سخوێنڕانیە کرد بە ناو وەحدەت. هاوکاتێ لەگەڵ ئەوە نیروگەلە ئەمنیەتیە ساواک ڕژیان وەحدەت بگرن، ئەمیشیان گرت. لە زندانە ساواکات دەرکەوت کەم ئاغا وەحدەت نییە و بۆ دزی هاتکە، بەڵام هەم ئینسانێکی بە ئەستێعدادە، هەم زۆر لە وەحدەت دەچێ. وتیان وەحدەت بکوژین تا ئەم فێرە ڕەفتار وەحدەت بێت کە بە ناو وەحدەت بێتە تەلڤیزیۆن و ئێعتراف کا و غەڵەتکردن بکە، چون وەحدەت نایکە، وەحدەت ئینسانێکی ئێعتقادیە. سەروبەندێ کە عەکسە ئەمیان بڵاو کردو بە عنوانە ڕۆحانیە مبارز، تەمامە جامعە ئەوانەی ئەیان ناسی کوچە و مەحەلەکانی خێڵی خەزورانی ڕەفتاریان دەکەم کاورا گۆڕیە، احترامیان ئەکرد، گیانیان لێ ڕێگەی بوو، احترامیان بۆ دانیا. دوکاندارەکە نەک ژنەکەی خۆی ئەشاردۆلیان ئەم دەحفەوە پەلە خۆیانە خستە بەردەمی و احترامیان ئەگرت و پێداویستیەکانیان بۆ جێبەجێ کرد. حەسەن مترب پوڵێکی خاصی لە ساواک سەند، بە ماڵگەی بە وەزعیەتگەی و چوو ئێعترافی کرد بە ناو وەحدەت، بەڵام تڕۆ بوو، دروسە پوڵی پەیا کرد. بەڵام ئەو احترامەی وا تەجروبە کردیا و خۆشەویستی وا لە ژنەکەی گرتی، وا لە خێڵە خەزوران گرتی، ئەو سەربەرزی وا مناڵەکە لە ناوە خەڵکیا بوو نەما. بۆیە وەحدەت، بۆیە حەسەن مترب ڕۆژێ لە ناوە قاوەخانە شوور گرتی و حەسەن متربی کوشت. حەسەن متربی کە خۆی بوو کوشتی، بە قیمەتە زیندووکردن و جاودانگیتانە بە وەحدەت. واستا سەر پێ یەکی لە سخنڕانیەکانە ئەو مەلاوە فێر بوو عەینە مەطلەبی وت، نیروگەلە ئەمنیەتی گرتیان و ئێعدامیان کرد. بۆ حەسەن مترب حاضر بوو بمرێ بۆ خاتری ئەوەی کە وەختی مستەغنی بوو لە ئومورات مادی، بەشە معنەوی و احترام لە ناوە ئینسانەکانی لەدەستا کە ئەویان جۆرێکی تردی بوو. بۆ خاتری ئەوەی مناڵەکەی ئەم سروەتەی بێت و ئەم ناو جاودانگیە بێڵێت، خۆی بەدەسە خۆی حەسەن مترب بوو، حەسەن متربی کوشت و وەحدەتی جاوداو نەکرد بەدەستە جەلات. ئەمە پەردەی یەک. پەردەی دوو، خانەمە ئەمە نووسەرە ئیرلەندی کتێوێکی هەست بە ناوە وەندەر، تعجب بە قەوڵ حەسەن زیرەک. داستانە ئیرلەندە، داستانە کەنیشکێکە لە ئیرلەندا لە 1862. ئیرلەند بۆ بریتانیا کانگەی خێروبەر بوو. ئیرلەند بۆ بریتانیا تەزاد سنەت و مۆدرنیتە بوو، سنەت و لیبرالیزم. جا بۆ خاتری ئەمەی لەمە تێبگەین، لیبرالیزم چەندین دوژمن بۆ خۆی تعریفەکاتەوە. لیبرالیزم ئازادیەکەی منفیە، ئەوەی کە جان لاک تعریفیەکاتۆ منفیە. لێو دەوە هێگل هەملایان پێیەکای ژێمانە مشتێک کاوەڕە ئینگلیسین، هەر نازانن فەلسەفەکردن یعنی چی، تەفەلسفکردن یعنی چی.
بۆیە ئازادیە کە لیبرالیزم بەحسیەکە ئازادبوون لە شتێکە، یعنی ئازادبوون لەوەی کە ئیرادەت ئەچەمێنێتەوە، ئازادبوون لەوەی کە ئەتکا بکۆینە، ئازادەبوون لەوەی کە خۆی بەسەر تا ئەسەپێنێ. ئەمە ئازادی لیبراڵە. تۆ لیبرە ئەویت لە زۆر مەسەلەن، لە سنەت مەسەلەن، لە ترەدیشن مەسەلەن، تا تۆ لیبرەبوونت مەعنا پێیاکە و ڕەهابوونت مەعنا پێیاکە. بۆیە یەکەم جەبهەی لیبرالیزم سنەتە. ئەوەسە کە تۆ ئەکسەرەن ئەوانەی کە ئەیانوێنی پێیان ئەژێن ئینقلابات کلاسیکە لیبرالی. تۆ لە چی ئازادەوی؟ تۆ لە ڕەعیەتی ئازادەوی، لە ڕەعیەتە ئەرباب بوون ئازادەوی. تۆ لە چی ئازادەوی؟ تۆ تەبدیلەوی بە هێز ئازادە کار، وەتوانی بڕێ کارە خۆت بفرۆشی. مەسەلەن تۆ لە چی ئازادەوی؟ تۆ لە سنەتگەلە مەذهبی ئازادەوی. لەذا پڕۆتێستانیزمە و کارتە بۆکە. پڕۆتێستانیزم لە عامل دینی خارجی کە کلیسا بێت قەشە بێت دوورتەوە کاتەوە، بەڵام ئیمان وەکو مەئموری دەرونیە خاتە ناو وجودت. لیبرە دەکا لە کلیسا لیبرە دەکا، بەڵام ئیمانە تێخە بۆ هەمەکەوە زیاتر گەورە دەکاتەوە. دژمنێکی تری دنیای مدرنە دەروونە مۆدرنیزاسیۆن و مۆدرنیتە بۆ لیبرالیزم ئەندێشەهای مۆدرنە دوای لیبرالیزمن، وەکو چی و چی؟ وەکو کۆمۆنیزم و وەکو فەشیزم. بەڵام لە چمکگەلە دیکتاتۆریەت و تۆتالیتاریزمە. کەواتە ئیستا تۆ مەسەڵەن ئەوێنی کاورا تەوەقعەکەژێ ئەمریکا هەڵ سەدام حوسێنی لەدەن برد. سەدام حوسێن چی بوو لە نەزەرە ئەمریکا؟ تایرنت بوو، مستەبد بوو، زاڵم بوو و دیکتاتۆر بوو. کەواتە دەورانە دیکتاتۆریها ئەوەی کە ئیستا تۆ تێت لیبرالیزم تۆ لە چی نجات ئەدا، ڕزگارە دەکا؟ لە دیکتاتۆریەت. بۆیە خەڵکێژێ مار بەر دیکتاتۆر. ئەمە پەسەندە کێز؟ ئەمە پەسەندە لیبرالیە. کەواتە دەفعێتەکە سنەتا دەرکەوت. ئێستا لە دەورانە مۆدرنەتەکە دوو پەدیدەیە: تۆتالیتاریزم دەرەکەفێت و دیکتاتۆریەت. ئەڵبەتە بە ئەم ئابجەکشنە ئاخریشە بێژم دەی کە تۆ لەمانە لیبرە بووی چه اتفاقێکە کەفێ؟ ئیتر لە چی تر ئازادەوی؟ لە هیچ اتفاقێکە بۆ کەفێ. خۆدە لیبرالیزم ئەوێتە تۆتالیتاریزم. تۆ ئازادی، تۆ لیبرالی کە لیبرال ویت. تۆ لیبرال نییە کە کۆمۆنیست ویت. بۆت نییە. تۆ ئازادی کە لیبرال ویت و پەسەند ئەکری لە ناو جامعەی لیبرالیە. تۆ ئەگەر هەڵسو کەوتە لیبرالی قبوڵ نەکەی کافری. ئەم تا نەگرت جا ئێستا نەمادە لیبرالیزم کوێز؟ بریتانیا، ئەمریکا، ئوروپا. پس تۆ وەختێ لە بریتانیایە ئەواخرە قەرنە 19 قسە ئەەکەی لە بریتانیای قسە ئەەکەی کە لیبرە بووگە، ئازاد بووگە، هێزە ئازادە کار و خەریکە بەرەبەرە لە ئیمتیازات خەڵک ئازاد ئەکا و عنواتە ناوە ئەرزشگەر و حقوقگەر. لەگرا ئیرلەندیەکان مقاومەت ئەکەن چون لەسەر هۆڤیەتە کاتۆلیکە خۆیان ئەوێسن. کلیسای ئەنگلۆکەنە بریتانیا پڕۆتێستانیزمی حملە ئەکاتە کاتۆلیک بوونیان. تا لەمان هێزە کرێکار بۆ بریتانیا دروستکات. بۆیە بریتانیا هیچ وەخت ئەجازە نادات لە ئیرلەندە تەنیشتە دەسیا ڕەوەندە سەنعەتی بوون تێی بوێت. دائیمەن فڕێیان ئەداتەوە ناوە جەریانە خۆیان، دواکەوتوی خۆیان. خانمە ئێمایە نۆڤەلیست ڕۆمانێکە نووسێ بە ناوە وۆندەر. جابا لەم فەزا تێبگەین. تۆ ئیرلندێکی بندەستی بریتانیات هەست
مردمانێکی سەرکوتکریاک بەڵام لە کاتێکە کە لە 1662 پاش قاتی و قڕیەکەی ئیرلەندە و خەڵکە ئیرلەند نیوەی حەشیمەتە خۆی لە برسیانە لەدەستداگە. خەبەرێک وڵاوە بێتەوە کە نیشتێکی منداڵێکی 12 ساڵە 4 مانگە نانی نەخواردگەوە بە شێوەیەکی معجزە ئاسا زیندووە. بۆ خاتری ئەمەی کە پەدیدەی عمومی پێ بدەن و لەژێرە فشارگە لە دنیای جەدیدا بیخونجنن کە ئەمانە تەوەهم لیانی نەداگە و وەهمی لیان نەداگە و دینە مەسیحیەت کە دینە معجزاتە و کلیسایەکە خۆی تەحمیل کردگە و تەحمیق مەردمی کردگە ئێشی معجزات دەربکە فێ ئەم حلولە زاتە خداوەندی و زاتە ئەقدەسە خداوەندی ئێشی معجزە بکات. خود تورات کەکەیت ئنجیل کەکەیت و پڕ لە معجزە. ئەسەن ئاغای مەسیح هەر ئەڕواتە ڕێوە هەر ئەڕواتە ڕێوە معجزەی لەیەکە فێ تا ئەو ڕۆژەی کە ئەمرێت تا ئەوەی کە تێتەوە معجزە لە دوای معجزە دینە معجزەست. هەیئەتە ئیدارەی منتەقە بۆ خاتری ئەوەی کە بیسەپێنن کە ئەمە جادوگەری نییە و معجزەست کەسکە لێ مەئمورەکەن کە پەرستاری بکەن لە مناڵە و ئاگایان لێ بزان لە مناڵە واقعا هیچێ ناخوا چون ئیمکانی نییە ئینسان 4 مانگ هیچێ نەخواوە بمێنێت ئیمکانی نییە. تەوەجۆ بکەن بە نەقشەکان. پەرستارێکی ژن لە بریتانیاوە تێت ژنێک لە دنیای مەسیحیەت تابووە بەڵام ئەمە لیبرالیزمە کە ئازادی کردگە حق تحصیلی هەست بووگەسۆ پەرستدار وە لە نەهادە بیمارستانە پەرستداریەکە و ئەیوەدداری لە خەڵکیەکە. محصول دنیای جدیدە لیبرالیە بریتانیاست محصول سەرمایەداریە. تێت وە لەگەڵ ڕاهبەیەکی ژنی ئیرلەندیە چاودێری ئەم کەنیشکەکەن و ئەم کەنیشکەنان ناخوا وەلی زێنگە سەرحاڵە و خەتابەهای مەزهەبیەکە کەنیشکەکە بووگەسۆ شەخصە پەڕۆینە خەڵک تێ تەوافیەکە. ئەوەی نوکتەیە کە متوەجه هەوێت ئەم پەرستارە متوەجه هەوێت کە خەڵکێک کە تێن و ئەم کەنیشکە تەواف ئەکەن بنەماڵەکەی منفعەت مادی و پوڵیان نەگەرەکە چون خەڵک وەختێگەرە کە پوڵ با پێیانەوە ژن نایگرین و بۆت نییە و ناوێ بیدەیت و ئەگەریش گەرەکتە بیدەی ئەوە سنووقی خەیراتی کلیساس بخەرە ناو سنووقی خەیراتی کلیسا بۆ فەقیرەکان کەواتە بنەماڵەی ڕوت و ڕەجاڵە جوتیارە کەنیشکەکە بۆ پوڵم کارە ناکە. پس ئەی ئەنگیزەی بنەماڵەکە چییە؟ خب ئەوەی شتێکە ئێمەوە زەهنمانەخوا کابرا خۆی بە پوڵە فرۆشێ. مەسەڵەن فرە باوە خەڵک لە کوردەوارە داگیر کریاگە لای عێراق تا دەمەکەیتەوە و پیاوی چێ پوڵە پێدا MI5 تلاعاتی گشتی وە پوڵ کارەکە ئەنگیزە هایەتر ناتوانێ بخوێنێت و فقط پوڵە بینی دێئا لەگرا ئەم خانەوادە پوڵی نەگەرەک داخم چە ئەنگیزەیەکی تروا لە پشتا داخمم پەردەیە پندارە لا بدەین چی تری واتیە ژنەکە کۆنجکاوە بێ مناڵەکە قسەی بۆکە ئەو هەر ئەی دوێنێ مناڵەکە قسەگە لە مەزهەبی بۆکە مناڵەکە غەرق لە دنیای مەزهەبیە مناڵەکە باوەڕی کردگە کە فریشتەست باوەڕی کردگە کە تەعامی لە بەهەشتەوە بۆ تێت ژە تۆ ببرسی ناوێژە لە بەهەشت و تەعامم بۆ تێ کێ بۆ تێرێ گویا طبق ئاموزەهای مەسیحی فلانە قدیسە بۆی تێرێ خوراو کە بەهەشت تێرێ دەما و دەم مەیکاتە ناو دەم ئالەگران پەرستارە تێ ناگات لەم مەسئلە کەم کەنیشکە باسی ئەکا لە ژێرە ئێعتقاداتە مەزهەبی و بەڵام ژنەکە لە شتێک تێ ئەگات ئەوەی کە ئەم ماڵە کوڕێکیشیان هەز وە کوڕەکەیان پێی وایە سەفەری کردگە چون ئەپرسێ فرە ناڕەحەت جوابیە دەنەوە پێی وایە کە مهاجرەتی کردگە بەڵام کوڕەکە مردگە لەو دوازانی کوڕەکە مردگە وەختی ئەوێنێت لە جێگەی چاوەکان و کوڕەکە
دەرهاوریاگە دوو چاوی تریان دانیاگە. کەواتە ئێستا ئێمە لەگەڵ بنەماڵەیەکە ڕوبڕووین، کوڕێکی هەن مردەگە، کوڕێکی جوان وە کەنیشتێکیشیان هەست، نان ناخوات و ساڵەمە و بوو گەس و قدیسە وە خەڵک تێ تەوافیەکە. بەرەبەرە ژنەکە دوای مدەتێک حاڵی ئەوێ لە فەزایەک وا لە ناویەوە، ئەو بە فەزای لیبرالی هاتکە، بە ئازادی هاتکە و لە زوانە مەزهەبی ئەم مردمە تێناگە، لە ڕەنجەکانیان تێناگە. لەمەی کە خۆمەم بنەماڵە تۆ ئەوێنیت مارکس ئێژێت سەرمایەداری تێ تەمامە حاڵەیە مقدەس لەسەر ئستسمار مقدەس لا ئەوە. ئەم ڕوت و ڕەجاڵ پێی وایە هەرچی کەسە داوای پووەکە منفعەتە مادی گەرەکە و نازانێت چه منفعەتێکی تری واتیە. سەری دەرناشێ تاوەی کە ڕۆژێک لە لێدوان و بە شوێنگەڕانە قسەی کەنیشکەکەی وەبیرتێتەوە کە من چون کەنیشکەکە ناوی خۆی نییە، ناوەسڵەکەی شتێکی ترە بە ناوێکی تربانیەکەن. بوو بەم ناوەبانیەکە ئەمە دەقیقەن هەمان مەوجودێکە کە هەمان ئیلاهی قدیس لە بەهشت و نانی بۆ تێری، ئەو ناوی لەقەی خۆی نییاگە. ناگەهان بەمە فکرە کاتۆ کە ئەمە دایکەکەی سوحانە تێت ماچی ئەکا، ئێوارانەیش تێت ماچی ئەکا. وا فکرە کاتۆ کە ئەم دایکە عینە ئەو ئیلاهە نانەکە ئەخوا وەکو باڵندە و لە کاتە ماچکردنە تفیە کاتە ناوەدە مناڵەکە و مناڵەکەی خوا و مناڵەکە وا پێی قبول کریاگە کە ئەمە مائیدەی بەهشتی و سفرەیە بەهشتیە. مناڵەکە درۆ ناکە، باوەڕی کردە مەسە. بۆیە یەکەم تاقیکردنەوەی ئەوە سەبزانێ دایکەکە بەر لەوەی کە ئەمانە هەڵسن لە خەو خۆراکی ئامادە کردگە بۆ ماچی بەیانیان ساردیش بووێت و بتوانێت بکاتە ناوی دەمی کەنیشکەکە تێ تاقییانە کاتە زووتر تێ داوای سوحانە کایژە سوب حازرە لەوێ دانویاگە ساردیش بووگەس و مطمئن ئەوێ کە دایکەکەم کاراکە. ئەوڵین کارێک کە ئێکا بەر ئەگرێ بە دایکەکە کە نزیکی بوێتەوە، کەنیشکەکە کەوێتە برسێتی لێ دەرەکەفێ، خەریکە یەواش یەواش بمرێ، هێزە چوون لە دەست ئەدات، دەمودانێکەوێتە خوێن ڕێزیکردندان لە دەمیەکەوێ. وتێ یەخە بە کەنیشکەکە ئەگرێ، ئێژێ تۆ لە ناوە ئەم گشتە ئیلاهە لە فڵانە کەس خۆشەتێ، ئێژێ بەڵێ، ئێژێ بۆیە ناوە ئەمەسە، ئێژێ بەڵێ، ئێژێ دایکی تۆ خۆی کاتە ئەو ئیلاهە نان ئەکاتە ناوە دەمە تۆ سەحانە و ئێواران. کەنیشکەکەی ژێناوە مائیدەی بەهشتیە بۆی دەرەکەفێ، بەڵێ واسە، بەڵام کەنیشکەکە بە زوانە مەزهەب قسەکە. کەنیشکە ئەدوێنێ و کەنیشکە قەرارە 33 ڕۆژ ڕۆژک بگرێ و هیچ نەخوا تا بمرێ، بە ئەندازەی تەمەنە کەسێک کە کەنیشکەکە ئەو خوڕێنەی بۆی دەرەکەفێ. کەنیشکەکە لە تەمەنە 9 ساڵیە لەگەڵ براکەی ڕەوابەتە جنسیان بووگە لە ژێرە ناوە ئەزدواجە مقدەسە برا و خۆیشک کە ئەزدواجێکی یانێ لە ئستثنا و لە چیرۆکێکی دینیا ئەزدواجێکی بەهشتی بێت. وەم کەنیشکە کەوت کەسە داوی لێ پرسیارەکات هەر جارێژێ نەخیر بەردەوام لەگراژنە بۆی دەرەکەفێم. کەنیشکە تەجاوزی پێکریاگە بارهای بار لەلایەن براکەی خۆیوە و لە چەپەڵەمای گرێوە گرید و ئێژێت، بەڵام ئەزدواجەکەی ئێمە شوم بوو چون ئەو مرد وەلی من ئەو خۆشگەرم بوو. ئێستا پەرستار پەی بە ئەو قفاجعاوە بنەماڵێ کوڕەکەیان تەجاوزی کردەوە کەنیشکەکەیان، کوڕەکەیان بە هەر هۆیەک یا مردگە یا کوشتگیانە. ئێستا کەنیشکەکەی تەجاوز پێکردیاویشیان وەسەر دەسۆماگە ئابڕووچوون، هەی ئابڕووچوون لە کۆمەلگاوی سنەتە کەتۆلیکە مەسیحی 1862 ئیرلەندا، جوتیارێکی فەقیری ڕوت و ڕەجاڵی ئیرلەندی.
محاولەکە گزارش باکەم مناڵە چۆن نانەخوا و مناڵە خەریکە ئەمرێت ئەوێنێت ئەوانەی هەیئەتە ئیدارەکردن دوو قەشەیە مەسیحیشیان واتیا بە شدت مخالفن و قبول ناکەن و بە معجزەی ئەزانن کلیسا معجزەی گەرەکە کلیسا دوای ئەم گشتە زەجر و موسیبەتەکە بەسەر مردمە ئیرلەند هاتکە ئێشە معجزە بنوێنێ خوداوەندە مەسیح ئێشە معجزە بنوێنێ ناوێ نەنوێنێت ئەنام خەڵکی پەیدارە ناکرێ ناچێتە ژێرەباری دایکەکە و کەنیشکەکە تێرن ێژن واسە ێژن نا ێژن دەی بەردەوام بە لە گەڕانە بە شوێنە فەکتا تا بیدۆزی تۆ کە ئەمە معجزە نییە ژنە هاوارەکە ێژن پێتانم بدەم کەنیشکە ئەمرێتە ناگەهان بەم نەتیجەیە گامانە گشتیان گەرەکیان ئەم کەنیشکە بمرێت و واقعەن گەرەکیانە بمرێت کلیسا نەفعە خۆی ئەوە کلیسا سابتی یەکا دینە مەسیح درۆ نییە معجزەیش ئەکرێ خداوەند هەر بار لە وجودە قدیسەیەک و فەردێکی مقدسە جلوەیەک لە خۆی دائەنێت شوێن دەسێ لە خۆی دانێ وەکو ئەمانەی و ئەڕۆن کاڵەکتێرن کوتیەکەن چی وساگە ئەڵڵا وای خوا معجزاتی کردە کۆدە مۆرسی بۆمان هەنارگە لە ناوە کاڵەک و تەماتە و شوتیە بێژە سوبحان الله و ناکری خۆتۆ کوولەکەی وا دروست نەکەی کاورە دڵیەتەکەی ئەمە بەشە کلیسا بەشە ڕاشناڵە جەریان کە بەشە علمێت پزیشکەکە ئیسراری هەست کە فەکت بدۆزین و بە دۆزینەوەی عیلەت و معلول دانیشین بنوارین چێککەین تا بیدۆزین خۆب لەگرا مەسئولێتیش لەسەر علم لاچی علم خەریکە کارە خۆیەکە و لاچارن ئێشێ یا تەستیقی کات و مهرە علمیش بگرن لە پایە ئەمێنێت و بنە ماڵەکە ژنە وەختێ وێنێ کێدی ناوڕێت یەخەوە دایکەکە گرێژێ وا مەکە ئەم کەنیشکە ئەمرێت بێلم و بعد ماچیکە یعنی تر نایژێت تۆ بێ نانی پێ بە پێی بەربخوا هەر بە زوانە مەسەبیەکە قساکە بێ ماچیکە دایکەکە دەسەڵە برێ لا کاتۆژی من دایکم ئەزانم لە دەستدان فرە سەختە تۆ لەم لە دەستدانە دەرناچیت ها ئەوێنێ دایکەکە ژێ نەخێت مناڵ من بەهشتی و ئەبەهشتە ڕوا و بابڕوا بۆ بەهشت بەم نەتیجەیەگە ئەم دایکە مەرگە ئەم مناڵیە گەرەکە و وا بۆ خۆی خونجەن دگیسی کە گوناحەکانی ئەڕژێت و ئەڕواتە بەهشت هەم سەعادەت ئەم دنیای گرکە هەم سەعادەتە ئەو دنیای بۆ مناڵەکەی گرتکە مناڵەکەی مستەقیم لە ژێرە بارە ئەم گوناحە ئەڵاتە بەهشت لەم دنیاش خۆی سەربەرز و گەورەس کە معجزەی و دایکە ئەم ئینسانە معجزەگەرە بووگە ئەم قدیسە بووگە بۆیە ژنەکە کە پەرستارێکی ئینگلیسیە ڕەوابەتە نامەشروعیش دروستەکات هەروە لە خۆی وە کابرایەکی تری ئینگلیسی چاو پێکەوت کە ڕۆژنامە نەگارە میدیا ڕسانە تەبلیغات دانێ ڕۆژنامە نەگار بە عەسڵ ئیرلەندی لە لەندەن گەورە بوو و لە لەندەن بە پێگەگەیک تێنە ئەگرا ئەبن عاشق و معشوق یەکتری خارج لە تەمامە عرف و شەریعەت و ئەم ئەوهامەی کە خەڵق قسەکە بێک و ڕابطی جنسیشیان هەست پلان دانین کەنیشکەکە بدزن بەڵام خواروە ناکرێ بیتری کلیسا ماتەڵەم کەنیشکە بمرێ بە سوورەتە معجزە ئاسا کە جنازەکەی بکەنە قدیسە و مەحەلی لێ دروستکەن و تەوافگەی لێ دروستکەن و تەوافیکەن و خۆ ناکرێ هەروە پزیشکەکە ماتەڵە بە علمە پزیشکی و تەستیقی کات و بنەماڵەکە ماتەڵن ئابڕووی ڕەفتە بێرنۆ و کەس نەزانێت و بە شێوەیەکی متەجەلیە گەورە بووک ببێتە خۆی حرمەت و شوهرەت و کیاست و ماڵیان بێت و تەوافگە و خەڵق ڕوویان تێ بکات و حیج نەنگەکە و نەنگە قێزەونەکەیان شاردە و مرتبەتێکی گەورەی ئیلاهی و ئاسمانیان پێدا ناکرێ هەروە بیڕفێنی دەبێت کەنیشکەکە بمرێت لذا ژنەکە بیر لێکات و تەنیا معزەل خۆدە کەنیشکە کەس کە نان ناخوا و کەنیشکەکەیش گەرێکی بمرێت کەنیشکەکەیش گەرێکی بمرێت زایشی بەم مناڵە قەناعەت بکا و ئێشێ بە زوان دین تەکیا قسە بکە لەگرا فەرگەشت ژیانەوە قۆقنۆس فینیکس لە مەراتبێکە کە بۆ ئینسانی تعریفەکەن ئەوەی کە تۆ ئەمریت و سەر لە نوێ ئەژیتەوە لەگرا معنابەیاکە مردنەوە و ژیانەوە
و قوسڵەتە ئەمیدان و باکەرەبوونەوە. هەڵا گەڕێ دەیژێت بە کەنیشکەکە تۆ چارەنووسە مەحتومت هەست و ئەم کەنیشکە کە ئەم گوناحی کردگە و خەریکەم تاوانەدات ئێشێ بمرێت و تۆ ئەمریت بەرام سەر لە نوێ لە پەیکەرە باوکەرەیە ئانا تێتۆ ئەمریت و تێتۆ. یعنی ئەم ئینسانە تەفڵە گوناحکارە 12 ساڵە کە ڕەنجی کێشا و زەجری کێشا چۆن مەسیح بۆ پاکردنەوە چۆن خوداوەند بۆ پاکردنەوەی گوناح بەشەر لە جەسەدە ئینسانە حلولی کرد و مەسیح چووە سەر سەلیب تا گوناحانە ئینسان ئامورزی دەبکرێت و ببەخشرێت. ئەم کەنیشکە ئەمرێت لە تەمەن 12 ساڵگی، بەڵام دەست بەجێ خوداوەند باکەرەیە ئانا لە تەمەن 9 ساڵە زیندەیەکات. ئاوا کەنیشکەکە وەنە دەرەوە و لە جێگەیەکا دایەنێن و ئێژن فڵانە کەس تۆ وەختە مردنتە و بمرە. مناڵەکە ماوەیە چاو داخات و گویا مردگە و قاویلەی ئەکا بە ناوە باکەرەکە ئانا هەڵسە ئانا هەڵسە و کەنیشکەکە باوەڕەکە بە سوورەت مەوجودە باکەری بێگوناح تێتەوە ئەم دنیا. و دوو نەمادە گەورەی لیبرالیزم دەستگاهە ئەیوەتداری و پەرستداری، دەستگاهە فەمینیتی. لیبرالیزم لەگەڵ دەستگاهە پرۆپاگاندا و ئیدئالیستیە. لیبرالی ئەم دوو ئینسانە ئەم مەوجودە تازە لە دایک بووگە باکرە ئەو نۆ ساحیبی و ئەیوەتیەکەن. جای سەبابێم ئەمە تەفسیرکەم لە بزانە تەمامە ئەوانەی وا لەم جەریاناتە ئینقلاب ژنانە هەڵبژێریاگن و ناویان خەڵک ئەیبیسێت، بەڵام ناو کوڕەسنەیەکە وا دایانە ناو تەپڵسەری ئیتر تکرار ناوێتەوە. ناوە کوڕە 14 ساڵە کرماشانیەکە کەس نایزانێت، بەڵام تۆ نیکا ئەناسی و سارینا ئەناسی و مەحسا ئەناسی سە تۆ یەکچێ دەفەهمی. بابێمە سەرە ئەمە کابرا هەڵەگەڕێتەوە ئێشێ دنیای ئێمە گۆڕیاگە لەبەرەوەی دنیای سۆشیال میدیاس. تاکە چۆن ئەم مردمە لە خۆیەوە ئینقلابەکە وەڵایی دەیترەوە دنیای سۆشیال میدیاس. ئاغیجان ئەمە ئەبزارێکە وا لە بەردەسە ئەمانە چۆن ئەم سۆشیال میدیا ئەم مردمەی بگەیانگە بەگراکە ئینقلابەکە. با توی ژێمە ئینقلابە سەری نییە، بعد خۆت گەرەکتە سەری بۆ دروستکەی بێت دەوڵەتە موقەت دروستکە. بەری دەگەر بێسەرە بە هەروە بێسەر بڕۆ بۆ خۆی جامعە دروستکە، مەگە تۆ نایژی سەری نەگەرەکە. تۆ ئەمێنی لە ڕامینی جەهان بەگلو گرتگەوا لە بەعبارەتی دیگەرە تۆڕەهات ئێژی کاورای جادوگەر. تەما بەقی خەریکن تۆڕەهات ئێژن سەبارەت بە مەوزوعە. وەڵایی تر ئەوە سەو خوا هەڵی ناگریت و کەس نایبێت لەسەر شەرایطە مادیە قسە بکات. شەرایطە مادیە مەسە خەڵکینە. ئێمە وجدانە معەزەبێکمان هەست. ئێمە کەوتگینە ناوە مۆدێرنیتە عەسرە نێئۆلیبەرالی، ڕەوابەتە قێزەونە بەڕیاگە سەرمایەداری هاتکەسە ناومان. ئەویش سەرمایەداریە مارکتینگ سۆسایەتی، جامعەی بازاڕی، هەر چیش دەفرۆشین. وامانە پێات کێشێ پرسین کە چی ناوێ بفرۆشین. ئەوێنی ئێمە کۆمەلگایەکی ڕەبەوین، گشتی سو خوارین. ئەوێنی ئێمە ئیتر وەکو جاران زندگیمان بۆ ناکرێ. جاران لە ناوی مەجموعەیەکی بچووکە زندگیمانە کرد. ئێستا شارگەری 200,000 و 300,000 و 1 ملیۆنی و 10 ملیۆنیمان بۆ دروست بووگە. گومنام بووگینتیایە. نیازەکانمان وەسوەسەکانمان گەورە بووگن. ڕۆژانە 1 ملیۆن جار وەسوەسە ئەکرین بە کالای جۆرا و جۆر، بە سێکس بۆمباران ئەکرین. دەرفەتگە لە جۆرا و جۆرمان بۆ ئەخورقێ. ئیمکانات پیا بوو بە هەست بە جوانتربوون بکەین بۆیە تەمامە کەنیشکەکانمان بگون و سیلیکۆنی. هەرچی ژنە 6 ساڵە ڕقابەتە کاتەکە کەنیشکە 12 ساڵە. نەک فەقەت پیاگ ئەڕوات بۆ جەزبکردنە کەنیشکە جوان، ژنە بە دەسەڵاتیش کوڕە جوان ئەگرێت. هەر پێدارەکە لەم شارە سەقزە ژینا خانمە پارەکە بوو، معلمێک بوو، نازانم چێ بوو، ژنێکی بە تەمەنی 30-40 ساڵە دووسێ کوڕی 12 ساڵەی بردوو خەریک و لەگەڵ یانە سەکسیە کرد. فیلمەکەی بڵاو بوو. ئەم
ئەم مردمە بۆ خاتری ئەوەی کە بە ئەرزشگەلە ئەم دنیا بێت بەدەسە دەوڵەت و جامعە حاڕیا لە دنیای خۆی بۆ ئەوەی کە جەهانە کوردی بوو دەستی هەڵگرت. ئەها مارکس ئێژێ ڕەوابەت مقدەس لەبەین ئەچێت و منفعەتە سرف جێگەی ئەگرێتەوە، استثمار لە ژێرە حالەهاوی مقدەس لەبەین ئەچێت، استثمار ڕوت جێگەی ئەکرێتەوە، هەر ئەوەی کە زۆر سەخت و پابەرجێیە ئەبێ بە تەم و دووکەڵ ئەچێ بە ئاسمانگ. ئەم اتفاق لە کۆمەگای مەکەوتگە نەک ئەوەی کە تاک بە تاکە ئینسانەکانە ئێمە مقەسەر بوون، ئەوەی کە ئەمە دەوڵەت و ئەمە کۆمەڵگا بوو ئەم خەڵکەی بەرەو ئەمە برد. ئەم مناسباتە بوو وای کرد بەم خەڵکە کابرا لە ژێرە ناوە بەهادانە بە دەرس خوێندن لەبەر ئەوەی بتوانی بیت و شتێوەی تۆ چکارە باوکە سەرمایەدارە نە باوکە پوڵدارە نە وڵاتێ بێ بڕۆ دەرس بخوێنە، دەرس ئەرزشە، ببڕۆ دانیشگا. کاورا کەوتووە هەڕاجکردن و کولیەی خۆی کەنیشکەکەی دەرس بخوێنێ، کوڕەکەی دەرس بخوێنێ. هەڵەسا کاورای هەڵەگرت لە جوان ڕۆ هەورامانات و لە کامێران و لە سنەوە ئەیورد لە عێراق و ماڵێکی خصوصی بۆ گرت یا خابگای دانیشتجووی بۆ گرت کەنیشکەکەی بڕالێ بە دەرس بخوێنێ. بۆ چون نەیەتوانی ژانی تەمین کات، دەبوایە ئەم کەنیشکە یا بیدایەتە شوو کە کەس نەیەخواست، ئیتر کەسێژنی نەیەخواست، یا مەشیە مەشغوڵی کردایە بەکارێک. کوڕەکەیش هەروە تۆ ئەوێنی اتفاقاتی لەسەر یەکتریا تەلەمبار بوو گشتی بوو ئەم کارە. گشتی تەمامە ئاسیبگە لە دنیای ئەمڕۆی واتیە ئاغا یانێمەوە شوێن ئینسانە کوڕە پێغەمەرە ناگەڕین. ئێمە وە شوێنە من مەلەک بوو دەم و فردە و سەبەرین جایم بود ناگەڕین کێوت کێسی باسە. بۆیە ئینگلس لە یەکەم ڕوبەڕووبوونەوەی تەبەقەی کارگەرە لەگەڵ دەوڵەتە سەرمایەداریە لە ئاغازە دزی پێکردنە ئەمانە دەست پێکات. تەبەقەی کارگەرێک کە ئەرزشگە لە ئەخلاقی دینی فڕەدات و بۆ کەمبوودە جبرانە ئەم کەمبوودە کاسی دزیەکە. ئەمە ئەوەڵین نمودە مقاومەتە تەبەقەی کارگەر بریتانیاس لە وەزعیەتە تەبەقەی کارگەر بریتانیا کە ئاغای ئینگلس بە وردی تێتە سەری و مەرحەلەیەک ئەیوێنێت لە مقاومەت دزیکردن و لە بینبردن ئەخلاقیاتە مەسیحی. بە تایبەتی لەو 10 فەرمانە دزدی مەکۆن و دزی مەکە. چه اتفاقی کەوتگە ئەم خەڵکە گشتی گرفتارە. مناڵ قسەی ناخوێنیت و ژن قسەی ناخوێنیت و ژن ڕەفیق کوڕی هەست، پیاگ ڕەفیق ژنی هەست. ئەکسەریەت نە تەمامە ئەم مەردمە نە گشتی. تۆ ئەقەلیەتێک کەس مەڕۆ سوراغی ئەوان زندگی خۆیانەکەن یا کەسانێکە وەیە شکل و شێوەیەک زندگی خۆیان بەردەبەرەوە. بەڵام ئەکسەریەتێکوانە ناوەم شارانە تۆ ئەوێنێ لە یوفویزم زوانی شوگر کەوتتکردن و شیرینکردن زوانیە کابراشی شتە بۆی عادی و بووگەسەوە قوبح و حوسن جێگەیان گۆڕیاکە. بەڵام لەگرا وجدان مؤەزەبە گشتی لە ڕوبەڕوو و دەمامەکەدا لە دەموچاوی لە ژێر و پووکی ئەگرێ لە ژێری عەباکەوە گشتی ئەم کارەس. بۆیە تۆ لە ئێرانە هەر کەسێ هەر ژنێ بوێنێ پێی وایە لەگەڵ یا هەر کارێک دەکات، هەر کەسێ هەر پیاەک بوێنێ وە زانێت هەر کارێک دەکات. بۆ تێگەیشتنە لەمە دوو مثالتان لە دوو فیلم و تێرمەوە. فیلمە زەهرا ئەمیر ئیبراهیمی سەکس زەهرا ئەمیر ئیبراهیمی هونەرپیشەی سریاڵە نەرگس لە ئەواخر دەهەیە 70 و 80 ئێران ئەگەر لە بیرم بێت بوو بە پڕفرۆشترین فیلمە سینەمای ئێران. کورە فیلمە قەیرە ڕەسمی لەسەر سیدیەکان وە ڕای تەکریا لەسەر خیابانە زیاتر لە 1 ملیاردی فرۆش لە هەفتەیەکە. ڕەکۆرد سینەمای ئێرانی شکاند. دێ ئەم خەڵکە بۆ واکە بۆ گەرەکیسی بزانێ زەهرا ئەمیر ئیبراهیمی چ ڕابطەیەکی جنسی بوو گەتەکە ڕەفیقەکەیە کۆمەلگای نەخۆش وا باوەڕی ئەمەسە هەرچی ئینسانە ئەمە خۆی نییە کە قساکە لە واقع شتێکی ترە. مەناخۆ منیش وانی من دروسە ئاوامە بەڵام لە واقع شتێکی ترم دەیخۆ ناکرێم کاورا وای نەبێت گشتێشی وابێت. بۆیان جالبە سەرک بکێشنە ناوە زندگیهای خصوصیە دیگەران. ئەسن ناوێ خصوصیەکی تر بمێنیت و
با گشتمان دەری خەین چ کارەی بۆیە حەزەکەن بە بەرنامەی بیگ برادر ملیۆنها ئینسان ئەحمەق دانیشە بە دیارە چۆنیەتی خەفتنە 4-5 نەفر و ڕەوابەتە عشقی جنسی و شەڕکردن وەمانیانە ئەمە نمونەیەوە کەواتە شرایطە کە دەوڵەتی ئێرانی دروستی کردە لە بێهەمە چیزکردنە خەڵکە لە دەستهەڵگرتنە خەڵکی لە نۆرمەکانە خۆیان و لە ژێری شۆقاوی لێ کات کە نۆرمەکانە ئەم جامعە و عرفە ئەم جامعە شەریعەت بووگە درۆکە وەکو سەگ درۆکە وەکو سەگ درۆکە عرفە جامعی ئێمە شەریعەت ئیسلامی نەوگە هیچ وەخت نەوگە هیچ وەخت ئێمە شەریعەت ئیسلامی تازە بە دەوڵەت مۆدێرن فێر بووین درۆکە و جامعە چون سەری نەما چون دفاعی لەخۆی نەما چون هەرچی کونا ڕزق و قودرەت بوو بەدەستە دەوڵەت بوو مردمی کردە شکڵ ئەو شتەی کە گەلێکی بوو کەواتە دەوڵەتی ئێرانی فرەکاری کرد فرەکاری کرد بە تایبەتی پارادایم شیفتە جمهوری ئیسلامی ئەم خەڵکەوە زانێتە فرەکارە مهمێکی کردگە شەو ڕۆژ ویسکیە خوات و یەک زمانە پێی و گەر ڕەوابەتە نامەشروع جنسیە کات ئەمە ئینقلابی کردە بەر عەلیە خامنەی و جمهوری ئیسلامی و بەعنوانە ئەکتە ئینقلابی لێ تێگەیگە تاگرا بازیەکەمان خوێندە و گشتی گرفتارە گەشتی یەکێ وەرشکستە یەکێ پێی نەگەیگە یەکێ دەست و دەسەڵاتی نییە یەکێک کەلیشکەکەی لێ قۆمیاگە یەکێ کوڕەکەی لێ قۆمیاگە بە سوورەتە بزێ بە سوورەتە مەوادە مخەدر بە سوورەتە تجارەتهای مختلفکردن بە سوورەتە لەشفرۆشی بە سوورەتە عەیاشی و لەززەتهای هێدنیستی گەشتی گرفتارە و گشتیشی گەرەکێسی حتا ئەتوانی لەم لەشێ بەکەنێکە لەزەت بووە بۆیە شتێ باو بوو بە لە ناو ئێمە وەڵا چی بکەین و کەیجی گەیشیانە و تاقەتمان ئەچیت و واو دڵخۆش نین و تۆ گەرەکتە چی بکەی خۆی مەوای ئەوروپا چی یەکەی خۆ هار نەوین خوارچی ڕۆژە لە مەیکەدانین و هەرچی ڕۆژە دانس لێ نادێن و ڕۆژی 4 نەفەر ناگۆڕینەوە نییە کەی وەختەمانە هەست وەلی ئەو لە ئێرانە بۆ وا تەوەقوعەکە لە ئێرانە یەهودی مەسیحیە بۆ وا تەوەقوعەکە کێوای پێکردە تۆ وێنی کاورا ها بە شوێنی یەکشەوە پوڵدار بوونە هەر لە گۆڵد کویست گرتگە شرکتگای لەگەلە مختلفە هەرەمی تا ڕەمز ئەرز تا ئەنوا و ئەقسام ئەوانەی کە فوتیەکە و ڕەبەویە و سروەتە باد ئاوەردە یەهەو پێئەدا تا ئەم زل بوێنا و مەغزی متەوەڕەم و گەشتی لێ قۆمیاگە ئیستا گشتیان احتیاجیانەوە یەکتری هەست نظام سڵتەیە جەهانی قەرارە بوێتۆ منجی وەکو پەرستارەکە وەکو نوێنەرە ڕۆزنامەی بریتانیایی نظام سڵتەی جەهانی منجیە دەوڵەتە ئێرانی سوورەتە قێزەونە سنەت دەست و پاگیرە بۆیە تۆ ئەوێنی هاوکات مناڵەکانە حەسەنە ڕۆحانی و خومەینی و ئەمانە دانەدانە نیشانەدا خۆیان ڕوتن قوتن وانە ئوروپا هەڵەخن و داخن و کەشیەکی ئەمامەیەکیان کردگەسە سەر و ئەبزن وەکو ساشا سوبحانی و ئەمسالە ساشا سوبحانی وەکو سایتە قمار و ئەنوا و ئەقسامە سەلیبریتیکەرە خۆڕ و تۆکەر ئەمانە گشتی دەسەڵاتە دەستی یەکتری گشتی لێ قۆمیاگە بەڵام گشتیشی گەرەکێسی حرمەتیشی بپارێزرێ احترامیشی بوێت وجودی ئینسانیشی بە کەرامەت و بوێت بۆ چون وجدانی مەعەسەب و وەزانی غەڵەتەکە فرەوە شوێنە ئەوە گەڕێت یەکێ مهری لێ بابێژێ کاکەی گیان تۆ مەشروبە ئەخۆی ئەم دزیە ئەەکەی ئەم ڕەوابەتە نامەشروعە جنسیە بەرقەرارەکەی ئۆکێ عەینی قەهرەمانیە نە ئۆکەیە حەقی خۆتە نە ئۆکەیە حەقی خۆتە خەتایشکەی وە من چ ڕەبتێکی هەست ئەمە جواب نییە بۆ ئەو ئەمە هەر ئەو معەزەبەکە هەر ئەحساسەکە تۆ خۆت و پاکە زانیت و ئەوە گولە زانیت و ئەو ئیستا ئێشەی بێ بەقی ژێنی کە من ئەمرە مقدسم ئەمرە مقدس منم ئەمەی گەرەکە وەکو دایک و باوکە کەنیشکەکە وا کەنیشکەکەیان مەوردە تەجاوز واقع بووتە کە کوڕەکەیانە گشتیان و یەک و تەجاوزیانە کرد وەم فەزا وە گەرەکیان بوو بە قوربانی کردنە کەنیشکەکە نەجاتیان بوێت دەوڵەتە ئێرانی ژینایەکی کورد دەدۆزێتەوە ناوی ژیناس
نازم يعني چی یعنی ئەژیتەوە یعنی ئێمە ئەژینەوە ناوەکەی خولاسە کوردیە کەنیشتیشە ئۆکەی با منەوە بخوێنەوە کورد قەومی ئێتنیکیە سەرکوب بوو گەستەتەمە ظلم مضاعف قەومی ئێتنیکیە حاشیە بوودەیی لە کناریا فەقیر بوون و تەبەقەی پایین دەست بوون لە کناریا جامعی مرد سالار خەرقەیرەت و کوردستان دەتۆ ئەمە گشتی کۆکەرۆ لە یەکتر لە کناریا سنی بوون ستم تبعيز مذهبي تبعيز جنسيتي تبعيز قوميتي تبعيز طبقاتي قشتي كوبو قسولما ام انسان حار ياغا ظلم ليك ياغا كاولي دروس كرغوا معذب وتاوان دا وتاوان دا وتاوان دا خوشي تلي بيدا چی بکە خۆ ناتوانێت لە کورد بوون دەرچیت و خۆ ناتوانێت خاکەکەی بگۆڕێت و خۆ ناتوانێت زوانەکەی بگۆڕێت و خۆ ناتوانێت بچێ عەمەڵ جەڕاحی کاخۆی بگۆڕێت و ناکرێت ئێشێ چی بکەی ئێشێ ژینا بمرێنیت بە شێوەی ئینقلابی بمرێت مەرگە تراژیک بمرێت تا چه اتفاقی بکەوێ تا لە ئێران ئینتەرنەشناڵ و وۆیس ئۆف ئامریکا و سێلبریتیە غەربی و بایدن و پارلەمانە ئوروپا و یاڵەتە متحدەیە ئامریکا مەحسا بژیێتەوە لە دنیای لاهوت میدیایە ئالگرا زاویش کەسی بێکرد پەدیدەی سنەت زەدەی قەتیسماگ بندەست سنەت و کۆنە پەرستی و ارتجاع لە مەرد سالاری گرتگە تا دین و شریعەت لە نەسیۆنەلیزم و فەشیزم گرتگە ئەمەی هاڕیگە ئەمە ئیشێ بمرێت تاوان بدات تا کێ زیندە بوێت و تا مەحسا پەدیدەی جەهانیە ئینسان ئازاد ئێرانیە ئینقلاب ژنانە کونە هۆمۆسێکشوالی کۆن کێم کۆمەکەکە کێم کۆمەکەکە نظام سڵتە ئەو خەریکەم کارەکە ئەو نەجاتیدا ئەو مەحسای نەجاتدا وەگەنە خشتێک 300-400 ملیۆن خۆ ناکرێ کێکە زەڵفەکان بچنین و بیانۆی خۆ ناکرێ چه اتفاقێکە کەفێ مەرگە مەحسا چیەکە غوسڵە تەعمید جامعەدا لەبار گوناحان و وجدان و معەزەب گشتی پاکەوەیەوە گشتی پاکەوەیەوە ئیشتە ئیتر ئەنچێ کە ڕزاڵەت و گەکەورە پێی وابوو کە ڕزاڵەتە گشتێوێتەوە قارەمانێتی گشتی تەبدیلێتەوە قارەمانێتی ئەمە ئیتر گشت کەسی حەزی پێیەکە ئۆخەی نەجاتمان بوو ئۆخەی ئیتر وجدانەکە معەزەب نەما ئیشتە ئیتر ئەمە قەهرەمانی بینوێنیت سوو خواردن و نەبوونە ڕابەتە ئەو نییە بەستگیمان هەز بە یەکتر لەکوێ بەستگی دەبێت تۆ ئەیتەنای مناسبەتە کەسیفە نەوەلیبراڵیە گشتتان یەکتری وەکو کەرەستە ئەوێنن گوێ یەکتری بۆڕن لەکوێ بەستگیتان بەیا کرد بگە پەیداتان نەکردگە گشتتان وەیەک و قوسڵە تەعمیر دەدرێن گشتتان پاکۆ ئەوەوە سەر لە نوێ چۆن مەحسا ژیاوە ئێوەیش ئەژێنەوە گوزەشتتان مرد تۆ جمهوری ئیسلامی مرد حکوومەت دینی مرد نۆرمگەلە حکوومەت دینی مرد گشتی مرد چی دروست بوو سوژەیە هێدۆنیستیە ئینقلابیە لیبراڵی کە ئینقلابی گەرێکەی هەرەمەسە ئێمە هەرەمەینە ڕابطە جنسی متعددمان هەسوودە چی رادێکیێز چی رادێکی ولی چه اتفاقی کەفت تەبدیل بوو بە شۆڕەشە دووبارە ژیانەوە گشتی واتەیە یا خۆی دەرگیرە یا کەسوکاری دەرگیرە یا ئەترافیانی دەرگیرە گشتی تەئیدیەکە باوکەم لە ژێرە بارە ئەمە نەجاتفەیەکە ئەمە زانی وەسە چی ێژن لەو مەریوانە چەند ساڵ پێش کابرایە کارگەر بوو لە تاران بوو شەو کوڕێ چووە تەڵەوە ژنەکەی یعنی دۆسی و ڕووی لای ژنەکەی خەڵگرتیان واقعیە داستانەکە واقعیە کوڕەکەیان گرتو کە کوڕەکە کردووە قاوەتی بابەجا من نەهاتکم بۆ ڕەوابەتە جنسی ئێمە بە یەک و قارەمانین کۆمەڵەین ڕەوابەتە تەشکیلات نهێنیمان هەست ئێلامی وشتم بۆ یاوەرگە خەڵکەکە کوڕەکەیان بەردا و شووەکە لە تاران هاتۆ و شووەکە ئیستا لە ئستالین کۆمونیسترە
لأمثال عبي مهتدي عمري الخاني زاده سي تشين كومونيستنا بو ديتو يشي مبخوينيتو كابرا جني في طلاق نادري جني شي بي ناكو جري كابرا شي بي ناكو جريت بهانيك دروس بوغا ام ارتباط الجنسية خانم وكراكي بو متعالي وكريا بس شورشي شي كتازه قارمانو كومونيستو شورشي شي بو لما خاصدر كابرا بو أروا جنايتك چون جامعة فشاني بوتيري لاو بخيرتو لاو بعرزو تيتو كيبياجي وكيتو وجودها هسو كاولا تحريك كان كاريب يا خوي بوكجي يا زلري ودي قران بقيني ليست خو حري ناقري داستانا كفرق قشنه كومالي فاسد اويتو منجي كوماليش حزي بيكا او نيرو اجتماعي ما نسو براستيو فرق قشنو على بكومالا تتيري لكم الحزي بيكا سكوتكا تيديكا كابرا لويك واكونشي نشان با زندگی خوي خراوكات و جنكيشي طلاق بات و بس تشيو جو تشتفاقي كوتو نخاني هاتو نخاني چون كيسانيو بو مقارمانيش لذا اشم محكم كومالا بون بچسبيت كاكا من جنكم اگر يك بلا كومالا سخون بيز بلا بلا كومالا الحمد لله تاو چو بيكاريو قشتي تتير دريا كومالا تتير دريا روابط الجنسي شكلك يقول يا بو أمريكي مقدس مبارزي تياتي كلاو بو كورا خوشي هاتو شاني دا شان أم شايتو مانو أشو بلا وقشتي رازي تاو چو بيكاري أما الدقيقة الماجرة أهم من قلابسة دقيقة الماجرة أهم من قلابسة جايسة يكتب بدوزنو قالك تانا قصية مسابت كن برون بقرن بزان خانوادي محسا أميني چباق قوري جانواتيا دايچي باوكي خودك انشككا برمزان واش كست بوغا عيب قوري كان بوغا تشيان بوغا يباقي كان بوغا كم كنشكا بمريت مردنكي بصلاحة بوغا تامانكي وكو خانوادا إيرن ديكا بورنيا مطمئن شاید نازانم من شایدش پورویت ولی مطمئنن داستانی قوال أقرأ بزانا وقت أن نسيت جينا ناود بو بالرمز إيه جدا محسابو بالرمز جينا مرد رمزكي أو جهان كهنة مرد قشت ما لمشتا كسيفانا دولي كين محساتي تدرو محسابو كمكي وكمك تاران وباريس وواشنطن هاتا درو إما چي ما كر إما فقط قيزوني من مراند كرد بون قيزوني بو سنة قيزوني بو جن كرد بون قيزوني بو جن مسلمان بون قيزوني بو تماما معنا مرد قشتي ويكو مرد أما الرمزة كي أجيته وكي إحياء انقلاب جنانا محسا إحياء برون باش سراغ خانوادي نيكا بزان واسيوانية بو أماني ومنالا كانيان أمري ونحاريان خاصة دركونو خوحلي ناقري وخلقشين بينو برارو بنواتش اتفاقي كودكو كنشكا كمان قارمان بو تو قرقت أما باوركي وكو دايكا آيري شكا وحزيك الكنشكا كي قديسة بيت ونقران بو كبزارش خلافة أما بدريت أم قسان بو يارانا خيس كرد كأم روايت يا نبويت بو تاريخ بمينيتوها تابزاني مزاني من خليك انشقلابي بو أم خلقا قشتي حزيبية كاواتيا چون خلقا قشتي قرفتاره وچه اتفاقي كبير بمي كدولة إيراني أبدية كري أماني جاك قصة تعميد أدرين اترخوا حري ناقرين نايشارينو قشتي ويكو أم كارس هرچي كيوز رويكا بوي من وتم دابين لواني وافر انقلابين دواب كان حفتي سيومه دولة الجديد إيراني توچيكي دي خناك لجامعة هواويته وخطروتو كردو چو روابط آزاد فلانا برقرار كردو روابط آزاد تجاري برقرار كردو تو لسر جاقي خودها ماقي تو قصر تعميدي درياي چي تلقي استرقراويني داستانا كويتو سر مثلا كمبين دروزا كان او ايكتا دويكا تا استقبح بو استبوغا سو فزيلات أرون وشوين يا أقرن واي إمتش دواكوتو ينشور خمان من سركو بكر خاطرات ميتو من وقت أحمق بوم للزات مثلا ما سمناها كرت ميتو شو يسا فزيلة جديدة كيش يهد بيهونيتو بيهون واي من شو إنسانا نادروسيكم كراكم هو سكشوالو
برم پێگرت وای من لە خۆم ڕخ ناگرم میتو منیش ئینسانێکی دواکەوتگم وەکو بالا بیارە مجاهدینە خەلق تا قەشەنگ ئینقلاب ئیدئۆلۆژیک قەشەنگ دنیای سەرۆقمە بۆ دروستکە قەشەنگ جێبکەفێ جای ئێستا بڕۆن تحقیقەن لە خانەوادەگە لێ بە تایبەتی مەسەڵەن ئەو کوڕە 10 ساڵەوە لە ئیزە کوشتیان بڕۆن بزانن ئەمانە چ باگێوا لە ناوە خانەوادەکەیانە کە ئەم مەرگە ئەم جووریە بۆ مناڵەکانیان فرەشیرینە ئەیان سێنێتەوە و لەگەڵ ئەمە تەمامە جامعەکە ئەسێنێتەوە ناگەهان جامعەیە هدونیستیە دوچارە فروپاشی اجتماعیە دوچارە فروپاشی ئەخلاقی ئێران یەکشەوە بۆ ئینقلابی دەهەیە هەشتادە قەهرەمان دەهەیە هەشتادە فەهمیدە دەهەیە هەشتادە ڕادیکال باوە ڕۆجێمی کە پێیکارێت ئەمە هەر تەوەهمە شایەتەم تەوەهمە لەبین بوون ئەم مناسباتەوە بەرقەرارتان کرد ئینسانەوەی دروست کردە هاڕیان بێدەسەڵات هیچ و پوچ بێ قەید و قیود هەر گەرەکی دەرچی و ناتوانێت تو خۆت ڕێگەکانی پێنیشانە دێم کاوراوای دیات کرد و حاڵیشی ئەسڵەن خاص نییە ئەسڵەن حاڵی خاص نییە و حاڵی خاص ناوێ مەگەر تۆ هەر مەشغوڵی کەی تا ئەمرێت بیوێتە ناو نەشئەگی خون ناکرێ دین قلب دنیا و يبي قلبه أم نمايشانة هن الشرايط التوهمية ونكاولا دو يتقي بيجي تو قارمان نيتو تو إنسان نيتو تو شريش نكربو تو إنقلابي نيتو تو هالوشوين اللي زايزاوي بابا كاوريان هاراق كارياقا كاورا هارياقا جمن وكوبة جم روى كيبارم وهرلا ما جم هر گرفتارم كاورا گرفتار روى كوبة گرفتار دل دامني اي دل جيرودي القي دامني هر كام مويني هر ناكامني تو تاوكين فكر صوداوي خامني أم ذهنيتك كلي سلو ماسياغا متورم بوغا مارسيل بروست إيجي لزتك لخيالا أيوي لواقعنا أيوي هرواك منزريك لجيجيك تصور أكي لخيالة فر خيال النيزة وقتي وتقتار روتنامي وانية تو بحجمي ميديائي وتصوير سازي صنعة التصوير توليد وهم يكند وهم نيز تسليم بودگی سکوت و سکون گشتی گله کومیان کرگله یکتری نفع گشتی شواتیا كومالو ديمقراط برساختي خائن بكردية يعني بشوف كله بردنا وما في أقليات أشياء وايد أما تتهيرون إما في الشيرينين وفي القارمانين وكلاب جنان ما كربو وفي المدينة رفتار ما كربو خلقك قشتي قرفتاره خوي ودس خوي جيري كردگا گۆڕیاگە تەواو گۆڕیاگە نەدایک و باوکی بەلاوە ماگە نەبەستگی اجتماعی بەلاوە ماگە نە عاتفەی بەلاوە ماگە گشتی بووگەسەوە پوریشی نییە گرفتار قەشەنگ خانم مەحساوە ژیانەوەی مەحسا سەتڵە قوسڵە تەعمیدە تەمامە ئەم مەردەمەسە تێیەکەی و هەڵیەکێشی گوناحەکانیانەوەری گشتی ئەژێتەوە دوای ئەمە يتكز ناشارته قاري ناقريو روابط مختلفة هسو بول هرجيك درتيريتو ميدو خويسيو بروفيشنالو جامعي قانون ريغي بيداو يتر قبحو قيزوني نامني قانون حكمك هرجي غير قانوني نويد آزاده حتى سكس لقل محارم شو غير قانوني نانو سنناو سكس تك محارم غير قانوني نو لشو خويسي تبقى آزادي هاي ليبرالي وحقوق بشر هرجوري استفادي ليك إنت كسي دخالت دورات كسي ناكا كونا فورا شكاتي ليكا وكون فمينيستانا وبواسطة قانون نوي آزاد ناون بدون واسطة آزاد ناون دائما نشي لقيومية تاون وبواسطة يشتي خوان تعريف كانوا استم خانم هاي فمينيستا قالك أنا تشيب كان قالك أنا قانون بيرنتا قانون آزادي أنك
ئەمە وەسەوە حاڵە عدەیە خاسەکە تۆ هەر قسەی بووەکەی و هەر قەوانەکەی خۆی لێدا ئەو جارە فعلەن گرفتارە با لەم بەنە ڕزگاری بوێ ئەم ستون تا ئەو ستون ئەلفەرەج بێڵ با تا ئیستا هەرچیە کە فکرەکەم ڕزاڵەتەوە لە وجود ما پاکی کەم و ئاغا گیان قسە ئەمەسە تۆ خۆت وە ڕسمیەت بناسە وەسوەسە ئەکری ئینسان وەسوەسە ئەکریت ئەحساسەکەی ئشتباه حرەکەتت کردە زەرەر و خۆت گەیاندگە و ڕۆح و ڕەوانە گەیاندگە ئەمە قبولکە بابا ئێمە کەس قزاوەتە ناکات ڕاحەت وتەکە خۆتە قەس قزاوەتە ناکات نیازە جنسی دەست بڕۆ بەرتەرەفیکە چۆن بەرتەرەفێکی و خۆت ڕەبدیێس ئیتر بۆ وا شلوقە کردگە بابا تو باوەڕت بەمە نییە بەم شتانێک کە تێکەوتگی هەی خۆت تەناقوزە دەست مەعەزەبی بەرامبەری درۆکەی ئەنا تۆ ئەگەر باوەڕ بەم شتانە بۆیانە چیقە ناکرد مەیلمەوە هەنە خۆمە و ئەیکەم و نەفسێکم و ئەم دنیا خەریکم تاقیەکەم و سوار تا نەگری ناوێت و سوار کێ چڕەبتی کێس بێت قزاوتکە نە عەزیزم تۆ موجودێکی و هیچ بارێکا خۆت ڕزگار نەکردگە ئیستێشەگەرەکەن لە طریق قانون و ئینقلاب و قسط و تعمید و نگاه جهانی و حمایەت جهان و مدە دائمی گشت کەسێک و شکل جەمع بوون گەرەکتە خۆت نجات بێ خۆت قسط و تعمید دەی ئەنا شەهامەتەوە نیوە تەنهایی ئەم کارە بکەی و جەمعی ئەم کارە بکەی ناتوانێ ئەم کارە بکەی لەذا ئەمەی کە ئەیوێنن بعد لە ئایندە گافە گەورەکانی دەرەکەفێ خاسێ با قسڵ و تعمید بدرێن ئەو جار یەواش خەلە و باگەکانیان تێتە دەرەوە گەورەترەوی لەمە حاڵیان خراوەوە ئەمڕوان لەمە خراوترە بۆ چون هەر بە وجدانە معەزەب چوونە ناوە ئەوە تابوویەکیان بە تابوویەکی تر گۆڕی دەسەوە بە تۆ زاتە دەستی قسە بکەی دەرمەوردە ژینە ئەو ئەتخۆن هوتەرەتی ئەوەنە و خوێن ئەمە کێ ئەمە ملەت تاپو شەکەن ئەمە ملەت زد استبداد ئەمە ملەت زد دوگمەتیزم و جەزمەندیشی ئەمە کەسانە تەرەفدارە ئازادی بەیان ئەمە کەسانە تەرەفدارە ئازادی بوودەگی تەرەفدارە نەقد و شەفافیەت یەکدانە نەقدیان لێ بکەیتەوە خوێن چون کابرا بە وجدانە معەزەب هاتگە خۆی ئەزانێ ئیشتباکە خۆی وا فکرەکاتەوە خۆی لە دەروونە خۆیان شیعەنس شیعەکەریاگە گیانکەیتە گیانی شیعەس 2000 جار زەواهری تەغییر بات هەر شیعەس هەر سۆفیە هەر دەروێشە هەرێکێ لەمانەسە فقط ستوهی ئەگۆڕێت شێوەکان و زوان و لباسی ئەگۆڕێت ئاخێزیان بزانن وجود ئێوە و ئینسانگەلە عادیەکن خەتا و ئشتباتان لە خۆتان قبول کردگە بەشگە لە تاریکە وجودە خۆتانتان بە ڕسمیەت ناسیگە نیازەکانە ئینسانتان ناسیگە و لەگەڵ تەمام سوویەگە لە وجودە خۆتانە کنار هاتگن و وحدەتێکتان بە خۆتان داگە و لە هەرکوێکا مەجبور بووبن فتێڵەکەتان بەرز کردگەسە و لە هەرکوێکا توانیکتانە هاوڵتانەزە خوار تا ئەمکانە ژیانە ئینسانی لە کناڵ یەکتریان وە سەر بێت هیچ کەسێکیشتان قزاوت نەکردگە و تەمامە قسەتان ئەمەسە شەرایط ئێشێ بگۆڕێت تا مەجاڵە دەرکەوتن بوێت ئەمە نەقدێکە کە ئێوەیەکەن نە بۆ خاترەوەی زنجیرەکەوم لە کاورا بێڵی تۆ گوناحکاری بێڵی هاتکی زنجیرەکەی لە پابووڕی معەزەبمەوە ئەم دەوڵەتە وای بە تۆ کردگە شرایطی کە کەوتیتە ناوی وای بە تۆ کردەوە هەنووز تەشخیصە نەداگە هەنووز فکرەکەی مشتێک کارافەرینە لایق متخصص بێن کە ڕەمز و ڕموز ئێرادەی جامعە و ئەم کارە متعالی ئەزانن ئیدارەی جامعە ئەزانن و چۆن ڕووگن دەرسیان خوێنگە لە دانشگەگە لە مختلفە ئەم ڕەمز و ڕموزە فێر بووگەن ئەمە کارە ئەوانە توێشی بدێتە دەست ئەوان تو تا لە ژەرخ هەر خەریکی بازیە خۆی و ئەم شرایطە قێزەونە بۆ قۆناغێکی تر ئەوەیت کە تێر لەوێ تۆ ئیتر تەمامەن نامەرئیوە بیتۆ حەجێکی تریشی نییە ئیتر جەڵاو بەرەدەن بڕۆ چی دەرەکە بیکە وەلی تاماگی نە ناو هەز نە دەرەکەوی نە قودرەتە هەز نە ئەتوانی خۆ بنوێنی نە ئەتوانی بۆ شتانەی کە گەرەکت و لە ساڵت و سڵداوی ڕوئیاتا بوو وە خیاڵتا بوو پێ بکەی محەممەد لێ کوژن
وأدبن بهشت خياري ديسانوا بهشت خياري جامعية مدني إنسان برابر نهاو صلاة دولتي بند أول قانون أساسي جديد تان تمامی آحاد شهروندان ایران آزادند و با هم برابرند فارغ از جنسیت، قومیت، مذهب، زبان. اما هبتو بهشتكي دينكتان والي درجون بو چون ام انسان ايرانية لحج في دنيا موجود نية انسان كي انتزاعية لحج في دنيا موجود نية چون وقتی تو اجی انسان ایرانی انسانهای ایرانی با هم برابرند یا شهروندان ایرانی با هم برابرند فارغ از او فارغ از آن تمام تعینات واقعی من انسان حقیقی پیمانه من كردهم من سني من بياقم تمام أمانة تزاد دروزك على جامع بومن قساكي لقل هاوسيكا ما دوكان داركا أو رقابة بيزنسي تكاكم رقابة الشغلي تكاكم تماما تعينات من مشكل سازة شون فارق أز اتفاقا من مشيايا برابر بواينا باز نفارق أز دينابين چون او موجود انتزاعی تو دیسانوی چون تو کوی قن آسمان موجود بهشتی دولت گود کاراکتر تو اگر قانون دولت رعایت کنی گود کاراکتر شهروند بهشتی شهروند عالی ایرانی گود کاراکتر ولی ام شهروند ایرانی موجود انتزاعیه موجود واقعی نیه انسان نوعیش نیه متوجه بوين موسى نوش سبوا أمانة قال كان رقمي بين الدولة أبدا إيرانيا لقرات محمد مكان كيرو غصلة أميد الدان بالشرايط موجودة كهن وإنكارية كان بابزاني عايزتيشي لعوكي واسو إموانيين صحابين تكوتك يعني نقلية كان أول رابطي كنشكا كان خوان بو كنشكا كان داين ياغا خوان كاوريان هاورغا سمارو ناسان يانا بي أو شون أبيتم بود أبيتو جزء الشرافة الجديد قشتيت للجنبش ميتو من خدم بوي فرند آوردن براي دخترم أبيتو چالش درقة فزيلتي درقة وكو كاوراي تي حلدرياغ بوكاني أيود تاديو كيانو كاورا زور بياو بويستيشي بيجي زور شنه برم بزن باقا أو كاورا واني كوي أو كاورا كوي فرا پنچنه وآخري كاوا هاواركا لسر قول كركي خوي نمايشة واو پی خوش و خاک گشتی چپلی بولی باو آفرین قهرمانو آفرین خانواده قهرمانو تابو لجيجي كتر وبو جيجي كتر مخزين أمر مقدس دروس مكان عاقبت أنا بين مو مكان أم قصاني من أمين يتوبو تاريخ ومن أوين بي وحر أمنه صدان مصاديقي ترتان بو تيرم كاريواتانا كردك قشتتان ويكو رازين چون قشتتان اعترافتان وواقعية خوتان نكردگه شاردكتان سو چند نفرتان من علاكان خوتان تان وادار و خودکشی کرد لو داوتان اورنگه دیوتر مکان روشن کات حمامك سوتانيسي بو چون دیوتر مکان ایرانین و امکانات ایران خراو و جنس ایرانی خراو و گشتما قیمانتی لدولتو گشتما قبوله کین دیوتر بخراوه کز نیود بابی جان بو دیوتر بخراوه خو کاورا هار نوگر خوی وسوتی چون گشتیشی خوی مناڵێکی بوو نەیەچوە ژێرە بارە دایک و باوکەکە فازە عشقی جۆرێکی تری لێدا دنیایەکی تری گەرەک بوو و ئەمانە نایانەتوانی لەگەڵ جامعەی خۆیانە ڕوبەڕوو بوون و نایانەتوانی لەگەڵ خۆیانە ڕوبەڕوو بوون و یەک ڕقابەتی جدیان بێ لەذا ئەمرەکە کاملەن ئۆکەی بوو کابرا چوو بە دیوترمێکی خراوی دەوڵەتی خراوی ئێرانی وە کاروا سوودکە ئۆ خەیت خوا و جوانە مەرگ و گشتیشی دەمداخە کە زاتی نییە باسیکە چون گشتیان گرفتارن گشتی گرفتاره چو خوش ارتقاماندا صورتەکەی مانگۆڕی حەل بوو گشتی چیرۆکێکی هێز بۆ خۆی ئیشارێتو بێسن و دیارە اتفاقاتە ئایندە ئەوە تەمامە داستان بوو دیسانەوە تکراری یەکەم و بڕۆن لەمانەی وافرە بەرزیانەکەن و بگەڕێنی شوێنە باکەکانیان
بڕۆن لە مناڵەکانە ڕەفیقانە دەورانە مەدرسەیان پرسن، بڕۆن لە مناڵەکانە هاومەحەلەی کوچەیان پرسن، بڕۆن لیان دەرتێرن چ باگێکیان واتیە، بڕۆن لەو خانەوادەی ئەمینیە بکۆڵنەوە باگە گەورەی واتیە ئەوەنە، مطمئنون کە مەرگەم کەنیشکە سندیانیوە قاشان بردنی لەو بانە داینیان. دایەوە خۆش.